کەمپا دۆمیزئێک یا پەنابەرێن ڕۆژئاوای کوردستانەیە. خوڤەکێشانە ڕێکخراوی نێودەوڵەتی ژناوا کەمپاژبلی کەمپێن ئاوارە کارتێکردن لە کەمپێن پەنابەرە ژکریا. ئەو ژنە ژی پەنابەرە ڕۆژئاوای کوردستانە و دەبێژێت پشتی خوڤەکێشانە ڕێکخراوی نێودەوڵەتی ڕەوشاوان خراپتر لێ هاتیە و ئەوە نەچارە بۆ بژێوی ژیانە خۆ کارێ دەستی دکات و دەفرۆشێت کونمونەیە هەزاران پەنابەرایە. تأثير أخوة قلك الماكرية يعني هم تخوازن اختاقوا مساعداتي وهبون باش بو أنا إجا مجبور أنا متشتي دستا شكل همش خوار بفروشن بيالي كاري أخوتكن. لك تأثيراتها سواء داخلي كامبي ولا خارجي كامبي يعني بقى خارجي كامبي يعني تم مساعدات جوارا ناين جبنيجي أو هاري كاريه مثلا أو جرد قوتن بريت غازي أو جي إيصال ندانوا يعني أوجي قدكرن أوجي ما بو أوجي قدكرن. ڕێبەرێک کەمپا دۆمیژی دەبێژێت خوڤەکێشانە ڕێکخراوی نێودەوڵەتی فشارên ser حکوومەتê zêdetir lê kirîne. Guman kêmasiyek heriya hey çikobarê hikûmeta herêmê giran e bes nel wî astiye ku em bêjin ku arîşe peyda kirîne. Pêk hatên vê kempê hemî xelkê Rojavayê Kurdistanê li deverê cuda cudayê hatîne vêrê. لە سنوورێ پارێزگا دهۆک بتش 8,000 پەنابەرە هێنا و نزیکی 30,000 لە دەربەی کەمپا دژین و پتش 5,000 لە ناوا کەمپاژی دژین. ڤەکێشاندنە ڕێکخراوی نێودەوڵەتی ji nava kampên awarên şingan di vegerandina wan bo serzêdê wan çare lê hêtekirin. Lê vekeşandina rêxrawên nêvdewletî ji nava kampên penaberên Rojava di ew valahiya bi fermangehên hikûmetê hêta pirkirin yan jî demînet wesa û lê rewşa penabera xerabtir lê hêt. Şîrvan Xedir Kursad News Kampa Domîsiya Penaberên Rojavayê Kurdistanê.